لە شاری سلێمانی و قەزاکانی دەوروبەری بەشێک لە قەزاکانی دەوروبەری پرۆژەی هاندانی خوێندنەوە بەڕێواچێت. ئەم پرۆژەیە بە پاڵپشتی و پشتیوانی کتێبخانەی گشتی سلێمانی بەڕێواچێ. بابەتە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ئالەنڕۆف بەڕێوەبەری گشتی کتێبخانەی سلێمانی. کاگالان سڵاو لێ بەخێر بێت. سەرچاو کاگالان ئەم پرۆژەیە کەی دەستی پێ کردووە چییە کوێگرێتەوە؟ بەڵێ پرۆژەی هاندان بۆ بە کەلتورکردنی خوێندنەوە یان هاندان بۆ خوێندنەوە ئەم پرۆژەیە لە ساڵی 2019 لە کتێبخانەی گشتی سلێمانی یەکەم قۆناغمان دەست پێ کرد بە هاوکاری لەگەڵ پرۆژەی قەفتان پێکەوە. ئەم پرۆژێ مەبەستەکەی ئەوەیە ئێمە لە ڕێگەی بانگەوازکردن بۆ گەنجان بۆ هەموو ئاستەکەم ڕاستی تەنانەت لە قۆناغی یەکەمە مناڵیشی تیابوو کە دەتوانن بەدەم بانگەوازەکەەوە بێن بۆ کتێبخانەی گشتی لەوێ ئارزوی خۆیان کتێبێک اختیارەکەن بۆ خوێندنەوە پاشان ماوەی دەڕۆژ بۆ 2 هەفتەیان عینێ کە کتێبەکە ئەخوێندنەوە پاشان لە مەراسیمێکی تایبەتدا ئامادەبوونی لیژنەیەکی تایبەتمەند هەڵسەنگاندنێ بۆ ئەو بە ڕێزاناکە کە کتێبەکان نەخوێنێتەوە ئاستی تێگەیشتنیان بۆ کتێبەکە چۆنێتی فەهمکردنی کتێبەکە لە پەرەگرافێکە تێگەشتنی خۆی بۆ لیژنەکە ئەخاتەڕوو. ئێمە دەکەسی یەکەمی بەشداربووانی ئەو پێشبڕکێیە خەڵات دەکەین. خەڵاتەکە خەڵاتی مادیە زائیدەن بڕوانامەی ڕێزلان بۆ هەموو بەشداربووانی پرۆژەکە. لە 2019 و 20 دوو پرۆژەمان لە کتێبخانەی گشتی سلێمانیا کرد. پاشان ئەم پرۆژە جوانیمان بەرفراوانی بکەین. ئەم جاریان بە پشتیوانی بە ڕێز وەزیری ڕۆشنبیری و سەرخانکردنی بودجێ لە پایتەختی ڕۆشنبیری توانیمان ئەم پرۆژێ بەرینە قەزاکان، چونکە بەڕاستی لە قەزاکانیش پێویستی بەوە هەیە کە تۆ دەرفەت بۆ گەنجان و خوێنەران وەلاوان بڕەخسێنی کە کاتەکانیان بە خوێندنەوە بەسەربەرن. بۆیە خۆشبەختانە توانیمان لە ماوەی ئەم ساڵدا لە بەشێکی زۆری کتێبخانەی قەزاکان لە پێنجوێن لە قەرەداخ لە بازیان لە پیرەمەگرون لە دووکان لە شارە زوور لە سەی سایق لە دەربەنی خان ئەم پرۆژەی من جێبەجێ کردووە. سبەینێش دوهەمین کاری چالاشی ئەم پرۆژەیە لە قەزای سەمسەماڵە بێت کە لەوێش وەکو شوێنەکانی تر ژمارێکی زۆر گەنج ناوی خۆیان نووسیوە کە بەشداری ئەم پێشبڕی کتێبەکەن. لە دوای سەری ساڵ بەڕامانەیە بە شێوەیەکی باشتر ئەم پرۆژێ بەردەوام باشە. کاگالان استجابەی گەنجەکان چۆنە لە قەزاکان؟ بەڕای ئێمە زۆر باشە. ینی لە سلێمانی لە هەردوو پرۆژەکە زیاتر لە 100 کەس لە هەموو ئاستەکان بەشداریان کرد لەو پێشبڕکێیە. لە قەزای پێنجوێن نزیکەی 30 کەس بەشداری تا کردووە. لە قەرەداغ لە سەر و 20 کەسەوە. ئەمە ڕەنگە بۆ قەزا و ناحەیەک ئەم عەدەدە زۆر باش بێت کە تۆ بتوانین لە پرۆژێکی وایە 20 بۆ 30 گەنج کۆ بکەیتەوە کە بۆ ماوەی 10 ڕۆژ 15 ڕۆژ سەرقاڵی خوێندنەوەی کتێب بن و پاشان گفتوگۆ بکەن و یەکتر بناسن. خۆ یەکێک لە خاڵەگرنگەکانەوەیە کە تۆ لە ڕێ ئەو پرۆژانەوە کۆمەڵێک گەنجی بەهرەمەند یەکتر ئەناسن و بیرروڕاح ئاڵوگۆڕەکەن و ڕەنگە فرسەتی تری هەبێ و کەسا بۆ پرۆژەی تر یان بەردەوامبوون لەسەر خوێندنەوە. ئێمە لە ئاستی بەشداربوونەکە ڕازین. تەنانەت لە قەزایەکی وەکو وارماوە بەڵێن زەران زیاد لە 25 کەس تیا بەشداری بووە و لە هەنێ شوێنە نەکش ئێمە ئەوەی بەلامانەوە گرنگە چۆنەڵی ناوڕۆشی بابەتەکە ینی لە ڕووی چۆنێتیەوە ئەو نەمان بەڕێی چەندایەتی وەگرنگ نیە. لە دەربەنی خان نزیکەی 25 بۆ 32 کەس بەشداری تیا کردو. بەڵام ئەوانەی کە گفتوگۆ ئەکەن ئەوانەی کە بەشداریان کردووە گەنجی زۆر لێ هاتوو بەهرەمەند و بەتوانان کە هەستەکەی ئەمانە خوێرەوانم بەڕاستی. بۆیە مەبەستمانە ئەمە هەنگامێکە بۆ ئەوی کە هانی ئەو کەسانە بدەین کە بەردەوام من لەسەر خوێندنەوە و ئەم پرۆژەیە ئەگەر بژوەستی ئەوان نەتوانن خۆیان بە شێوازی جاجا بەردەوام من لەسەر خوێندنەوە. بەڵام ئەوەی کە بەلامان وەگرنگیشە ئەوەیە ئێمە خەڵاتێکی مادی ڕەنگە کەمیان بکەین بەڵام ڕەنگە بۆ گەنجێک زۆر بێت ئیسپادە لەو ڕێپارەیە بکات کۆمەڵێک کتێبی پێ بکرێ بەڕاستی و ئەو ماوەیەش کاتەکانی بەشتیترەوە بەسەر نامە بەڵکو بە تەعاملکردن لەگەڵ کتێب و پێشبڕکێی کتێب و تەنانەت پێی خۆشە لە هۆڵێکا لەگەڵ کۆمەڵە گەنجە کەسانێک گەن تەقیم یەکن کە کەسە تا چەند سەر بنەمای کتێب کۆ بڵێ ئەمە ڕەنگە تەقسێکی باش بێت. بۆیە بەدەنگەوە چوون لە هەموو قەزانە حەکانە زۆرە بە پێچەوانەوە بەشێک لەو قەزانی کە تا ئێستا ئێمە دەستمانیان گەشتۆ لەبەروی کە بودجەکە دیاریکراوە بۆ 7 قەزا لە سلێمانیە داواکەن ئەوانیش ئەم پرۆژەی بەرینە ئەوێ. بەڵام بەدڵنیاییەوە لە دوای سەری ساڵ بە پشتیوانی نووسنگی بەڕێز جێگری نووسنگی بەڕێز وەزیری ڕۆشنبیری
ئەم پرۆژێ بەرین ئەو قەزانانی ترکە تا ئاسا جێبەجێ نەکراون کە ژمارەی کەمیان ماون. باشە کاگەلەن کتێبەکان لەلایەن کێوە دیاریەکرێ چ کتێبێ بێ ناوەڕۆکەکەی ئاستەکەی ئێمە دووسێ شێوازمان تاقی کردەوە لە یەکەم جارە خۆمان کتێبەکەمان دیاری کرد بۆ خوێنەرەکان دوایی بەڕاوێژ لەگەڵ هەندێک لە برادرانی لیژنەکانە پێیان باش بوو کەسەکان خۆیان کتێبەکان اختیارکەن هەرچەندە ڕەنگە ئەمە ئەرچی لیژنەکە قورسترەکە ینی تۆ ڕەنگە بیسی کتێبی جیاواز بتوانی تەقیمکەی بەڵام ئەگەر خۆت اختیاری کتێبەکەی ڕەنگە بتوانی سەیتەری بەسەرا بکەی هەردووشیمان هین کرد تاقی کردەوە لەوەی یەکەمیشانە هەر باش بوو لەوەی دووەمیشانە باش بەڵام من لەگەڵەوەم ئێمە خۆمان اختیاربین بەو کەسانی کە ئارەزوی چ کتێبێکی هەیە بیخوێنێتەوە خۆی اختیاریکە بەڵام ڕەنگە لە قۆناغەکانی داهاتووە لە دوای سەری ساڵ ئێمە کتێب دیاری نەکەین بەڵام ڕەنگە چۆنەڵی تەوارەکان دیاریکەن بۆ نمونە بڵین ئەبێ ڕۆمانی تیاابێ بۆ ئەبێ کتێبەکان لەسەر مێژووی کورد بن شتینەتەوەیی بن ئەتوانی ئەمە دیاریکەن بەڵام تحدیدکردنی کتێبەکە ڕەنگە تۆزێ قورس بێ وە جۆرێک لە ئازادی خوێندنەوە لای خوێنەر ڕاستەسکەکەیتەوە بەڵام ڕەنگە ینی زۆر بەرفراوانی نەکەین بڵین لەم بوارانە لە بواری ڕۆمانە لێکۆڵینەوەی شتی مێژووی ئەمانە بتوانین دەستنیشانیکەین خۆیان لەو بابەتە چی هەڵەبژێرن هەڵیبژێرن هیوادارین زۆرترین گەنجی تر بەشداری ئەم پرۆژێ بکە لە هەردوو ڕەگەزیتە بێگومان بەڵێ لە هەردوو ڕەگەزی بەشداری تیاکەن و زۆر جار ژماری زیاترن بەڵێەوە خەڵکی زۆر خێوانی تایەوە بەشێک لە زۆربەی مەراسیمەکانە بۆمان دەرکەوتووە بەشێکی زۆری ئەوانەی کە یەکەم بوون ئێمە لێوە ناوین یەکەم بەڕاستی چونکە ڕەنگە تۆزە جیاکاری قورسە بەڵام کە ڕیزبەندی ناوەکانی خوێنەوە بە خەڵاتەکان دەرەکەوێکە و کەسا ئەینە لە بەشێکی زۆری قەزاکانە یەکەمەکان خانم بوون ینی توانیوانە ئەو پێشبڕچیە سەرکوتووە دەستبێن ڕەنگە لە شوێنێکی تا دەرفەتی ئەو گزارشکردنیان لە خۆیان نەبوو بێ ڕەنگە خوێنەری زۆر باش بن وەکوتەوەتی بەڵام دەرفەتیان نەبوو بێ تایبەتی لە قەزاکان ینی بەڕاستی لە دوکانە خەڵکی زۆر خوێنەواری تیا بوو ئەو گەنجانی کە بەشداریان تێکن تەنان لە پینەمەگرون کە خۆمان نەزانین کە کۆمەڵگەیەکی زۆر ئەوەیە خەڵکی زۆر باشی تیا بوو مناقەشاتی زۆر جدی تیا بوو ینی ئەمە فرسەتانە خۆشە ینی ئێمە بتوانین لە ڕێم و ئەسەسانەوە نیقاشی جدی و زۆی کتێب و خوێندنەوە خوێنەوە گەنجانەوە من داواکارم ینی وەزارەتی ڕۆشنبیری ئەمە بکە بە پلانێکی استراتیژی نەک لە کتێبخانە و پسنووری پارێزگای سلێمانی بەڵکو لە هەموو پارێزگاکانی تری کوردستان لە هەموو کتێبخانەکانی کوردستان کە زیاتر لە 94 کتێبخانی هەیە ئەمە پلانی بۆ دانێت و ساڵانە کۆمەڵی پرۆژەی واجدی بخاتە ناو گەنجانەوە و ئەکرێ بڕی پای تەخسیسکردنەکەش زیاد کرێ بۆی زیاتر خەڵکان بدەیت گەنجان زیاتران بدەیت بەشداری ئەمە بکەن ئەمە یەکە لەو پرۆژانی کە توانی خوێنەر گەنج لەگەڵ کتێب ئاشکیتەوە باشە کاگەلان بیر لەوە نەکراوەتەوە پرۆژێ تۆزە فراوانتر بکرێگەر لە ڕووی مادیەوە بتوانن ببرێتە ناوەندەکانی خوێندنەوە ئەمە ڕەنگە پێویستی بە تەنسیقکردن هەبێت لە بینی وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ وەزارەتی پەروەردایان خوێندنی باڵا ڕەنگە ئەمە ئەرچی بێت و پێویستی بە دیراسەکردنی باشتر هەبێت چونکە بەڕاستی لە مەکتەبەکانیش لە کاتی دەوام و خوێندنە خوێندکار زۆر سەرقاڵی ئەوەیە کە پابند بێ بە دەرس و داوامەکانی کتێبخانەکەی خۆیەوە مەکتەبەکەی خۆیەوە ڕەنگە ئەمە پێویستی بە دیراسەیەگە بێ بەڵام بیرۆکێکی باشە تۆ بتوانانی ئەمەش لە کتێبخانەکان لە مەکتەبەکانە بکەیت بە تەنسیق لەگەڵ بەڕێوەبەرێتی پەروەردایە ڕەنگە فکرێکی باش بێت بتوانیت لەوێش ئامانجەکان پێشی و زیاتر پرۆسەی هاندان بۆ خوێندنەوە بەرفراوانکەی و شۆڕێکێتەوە بە خوارەوە بۆنە ئەمەش شەکە لە بیرۆکە باشەکان باشە کاگەلان ئاستی سەردانیکردن ئێستا بۆ کتێبخانەکان چۆنە سەردانیکرد بەردەوام هەیە لە کتێبخانەکانە ڕەنگە وەکو بڵین لە ئاستی پێویستانە بێ بەڵام بەردەوام سەردانی کردمانەیە لە کتێبخانی گشتی سلێمانی ڕۆژانە نزیکی 100 کەس سەردانی کتێبخانی گشتی سلێمانی سەردانەکە بێجگە لە خوێندنگەکان لە هەفتەیەکە ڕەنگە نزیکەی 600 بۆ 700 منداڵ کە بە گروپ لە نان مەکتەبەکانیانەوەن بۆ کتێبخانی گشتی و بە تایبەتیان بۆ بەشی مناڵان لەوێ کۆمەڵی چالاشی ئەبینن لە هەم چالاکی ڕسمکردنە هەم ئەڵسکردنی فیلمە بۆ مناڵان زایدەن خوێندنەوە و کۆمەڵی چالاکی تر بەردەوام سەردانی کەرمانەوە بە تایبەتی بەشی مناڵانمان زۆرترین سەردانیکەری هەیە بەڵام ڕەنگە سەردانیکەری گشتی با بڵین لە تەمەنەکانی تر بۆ کتێبخانە لە ئاستی پێویستان بە ئیش لەبەر کۆمەڵی هۆکارێکی لەوانە ئەوەیە کە ئێستا زیاد لە کتێبخانەیەک لە کوردستانە هەیە ڕەنگە لە ساڵانی پنجاکانەوە تاکو ئێستا
تاکو چەند ساڵە لەمەوبەر بەس کتێبخانەی گشتی سلێمانی هەبوو بێ کە خەڵک ڕووی تێکرد بێ سەرچاوی تاپەکە بەڵام ئەمڕۆ بینین لە هەموو زانکۆکانە لە تەنان لە کۆلیژەکانە ئەو بەشێک لە خوێندنگەکان و لە قاوەخانەکان لە کافتریاکان لە ڕێستۆرانتەکان کتێبخانە هەیە ینی وەسایلەکان ئاسانترن بۆ خەڵک جا مۆبایلەکەی دەستی هەر کەسێک بۆ خۆی کتێبخانێکی گەورە لەبەرەوە وەسائلی تر زۆرە بۆی کە خەڵک کتێبی دەستکەوێ بەڵام سەردانیکەرەوان هەرماوە و ئامارەکان ئێمە چەند ڕۆژێکی تر ئاماری ئەم ساڵواوەکەینەوە ڕەنگە ڕێشێک بێ لە ساڵە لەو ساڵانی کە زۆرترین سەردانی کتێبخانەی گشتی سلێمانی کردووە لە چەند ڕۆژی داهاتوە ئاماری سەردانیکارەکان بڵاوەکەینەوە. زۆر باشە دەستان خۆش بێ پرۆژەکە سبێنێ وتت دەستپێکە لە چەند شەماڵ مەراسیمی کۆتاییە کە لەوێش کۆتایی بڵێن پێی پێش بەشیەکە لەوێش کۆمەڵە گەنج بە هەردوو ڕاگەزە و بەشداریان تیا کردووە کۆتایی پێنیم لە دوای سەری ساڵ دەسەکەینەوە بە پلانێکی تازە دەسەکەین بەوەی کە چۆن لە شوێنەکانی تریش دەست پێ بکەین ئەمە شتێک تریش بڵێم ئێمە بیرۆکەی ئەم پرۆژەی ئێمە لە چیەوە هاتووە بیرۆکەکە سەرەتا لە بینی ئێمە پرۆژەی قەفتانە بوو کاگمەریوان قەفتان باشە بەڵام لەوە سەرچاوی گرت و لە دەستپێکردنی ئەم کابینەیە لە سەرەتا دەستپێکردنی ئەم کابینەیە تا قوبات پرۆژێکی ڕاگەیان هاندان بۆ خوێندنەوە یەک پرۆژیان ئەنجامدا نووسنگی بەڕێز جەگیری سەرۆکی حکوومەت وازەم لە قەزای سۆران بوو لە کۆیش بوو کە چۆن وا بکەن خەڵک هاان بن بۆ خوێندنەوە ئەو دوو پرۆژیان ئەنجامدا ئیتلێ ئەوان وەزام ئیشەکان وەستان ئێمە لەوە ئیلهامی ئەوەمان وەرگرت کە بەڕاستی یعنی چۆن بتوانین لە ڕێی ئەم پرۆژەی بەڕێزیانەوە چۆن بتوانین ئێمە ئیستیقلالیکەین و لە کتێبخانەکانی خۆمانە بەردەوام بین بۆیە سەرچاوی بیرۆکەکە ئەو پرۆژەی ئەوانە هیوادارم ئەوان بەردەوام من لەو پرۆژەیە و ئەگەر بکرێمە لێرەوە پێیان ڕاگەنم پشتیوانی ئەم پرۆژەی ئێمە بکەن ئەتوانین گەورەتری بکەین بودجەکەی بۆ زیاد بکەین ئەتوانین زۆرترین گەنج سوود لەم پرۆژەیە وەرگرت لە ساڵی ئایندەشە هەر بەردەوامە بن بە ساڵی ئایندەش بەڵێنێکمان گرتووە لە نووسنگی بەڕێز وەزیری ڕۆشنبیری کە ساڵی داهاتوش ئەم پرۆژەیە بەردەوام بن چونکە بەڕاستی خواستێکی زۆری لەسەر و وەتوانێتی بەشێک لە ئامانجەکانی خۆی پێچێت. بەڕێزالان ڕەو بەڕێبەری گشتی کتێبخانەی سلێمانی سپاس بە ئامادەبوون سپاس بە زانیاریەکانت.